ئەو سەرگیریشم کرد و دوو مناڵشمێ مناڵەکەشم خەریکە بێ بە تەمەنی خۆم بەس دانەمەزراین. ئەمڕۆ لە بەردەم بینای پارێزگای هەڵەبجەدا دەرچوانی دانەمەزراوی هەڵەبجە گرت بوونەتەوە لە دژی ئەوەی کە 52 کەس بە گوتەی خۆیان بە بڕیارێکی تایبەتی دامەزراون لە ناو دیوانی پارێزگادا. من زانیاری زیاتر و وردەکاری دامەزرانەکە لە خۆیان وەرەگرم. ئەم خێزانە بە خێزانی هاتون سڵاتان لێ بێ هۆکاری گردبوونەوەکەتان و داواکاریتان. سڵاو لێەوەش بەخێر بێن پێشەکی بە ناوی خوا وەڵایی گردبوونەوەکەمان بۆ ئەوەیە کە چەند ساڵێکە ئێمە خۆبەخشین. من خۆم 10 ساڵە خۆبەخشم هەموو پەیج و تیڤەکان هەموو یاگادارن لەم شارەکە چەنە ماندوم بۆ دڵسۆزی ئەم شارە. وەڵایی ئەو گردبوونەوە بۆ 52 کەسە لەم شارە بێ خاڵبەندی کە تاعیناتیان بۆ کراوە نردویانە بۆ ئەنجومەنی وەزیران. هیوادارم هەڵی بۆشێنەوە و خاڵبەندیەکی بۆ بکەن هەموو کەس بە حەقی خۆی بگاتە ئەو شوێنەی کە مەبەستێتی. بەخشانی هیچ کەسێک ئاگادار نەبووە لە دامەزرانی ئەم کەسانە بانگوازی بۆ نەکراوە. من خۆم 2 ڕۆژە زانیومە 52 کەسە خاڵبەندی بۆ نەکراوە کە دایان بەزان. لەگەڵ خێزانەکە تا بەیەکەوە هاتون چیتان تەواو کردو چەند ساڵە تاواتان؟ وەڵای من خۆم ینی کارگوزاری باخچەی مناڵانی پەریام من خۆم نزیکەی 10 ساڵە خۆبەخشم لەوێ خێزانەکەشم 7 ساڵە لەوێ خۆبەخشم. تەواوتان کردو خوێندنان تەواو کردو یان؟ باڵە باڵە. هاتون سڵاوت لێ بێ چی تەواو کردو و داواکاریتان؟ بەخێر بە سەرتا بە ناوی خوا من لە 2012 تا 13 تەواوم کردووە لە ماوەی 7 ساڵەوە بۆ ماوەی 7 ساڵە لە باخچەی مناڵانی پەریاوە کوودادە لێ بوو کە سەرپەرشتی مناڵانەمە کرد. بەڵێ بە خۆبەخشی ئیشمە کرد و لەم ئەمە مامەی 11 ساڵە کە ئەو سەرگیریشم کرد و دوو مناڵشمێ مناڵەکەشم خەریکە بێ بە تەمەنی خۆم بەس دانەمەزراین. ئێتر داواتان لێ یەکەم و دەنگمان بگەێن و چونکە ناشەفیاتەیەکی زۆر هەیە لە وڵاتە ئێمە ماوەی 11 ساڵە دانیشتن و هاوڕێ ئێمە سەرەتا 2021 و بۆ 22 تەواویان کردووەڵ ئێمە دامەزراوین. چیتان تەواو کردو؟ من دەرچووی پەیمانگای ئێرەم پەیمانگای تەکنیکی هەڵەبجە بەشی کارگەریمان تەواو کردووە کە ئەمانە هەر کەسی زۆر بەشیان 2021 و 22 دامەزراون من 11 ساڵە تەواوم کردو دانەمەزراوم. بەخێر بن سەرچاو ئەڤین مختار عەبدەڵڵا. کە 52 نەفەر دامەزراون بەڵام هیچ کەسی ئاگادار نەبوو نە فۆرم بانگەشەی بۆ کراوە نە بە ئۆنلاین نە بە ڕاستەوخۆ. کاتێکە زانرێ ئەڵێم 52 نەفەر فەرمانی دامەزراندنی بۆ کراوە. ئیتر ئەم 52 نەفەرە ئێمە نازانین یعنی کێ دامەزراوە. ئەگەر تەزکیە حیزب و خزمێنە و ئەمانە نەبوو بێ ئێمە ئەوە تا چەند تەلەبە لێرە چەندێکیش لە ماڵەوە دانیشتووە کەس ئاگادار نەبووە. بۆ کوێ دامەزراون لەکوێ داوامەکەن بڕیارە؟ وەڵڵاهی ئەوەنەی من زانیاریم هەبێ وازان بۆ ناو دیوانی پارێزگا و یەکەی دارەکان بێ بەستر بەڵگەی تاوامان بەدەستەوە نییە یعنی ترخۆ ئێمەکەن وردەکاریەکەی نازانین بەڵام بۆ پارێزگای هەڵەبجە و یەکەی دارەکانی قەزاڵ.